دیارە ئەمساڵ هەشتەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بەڕێوە برێ قەرارە سبەینێکە 27 و 28 و 29 مانگ کە ئەوسێ ڕۆژە بەردەوامێ بێ فستیڤاڵی هەنار بۆ ئەمساڵ جیاواز لە ساڵانی کە ئامادەکارێکی ورتر و باشتر کراوە و بەشدار بۆ هەم بەشداربووەکانمان زیاترن و هەم کوالیتی شتەکان توانم بڵێم باشترە ئەوەنەی کە پێمان کرابێ بە پشتیوانی حکوومەت کە ئەمساڵ دەستخۆشمانەیە بووی توانیوەتی تێچوونی سەرجەم فستیڤالەکە لە ئەستۆ بگرێت فستیڤالێکی ئەتوانم بڵێم نەوعی جوان جیاواز لە ساڵانی ڕابردوو بەڕێوە ئەبین و ئێستا حالیان ئامادەکاریەکان لە کۆتاییان و قەرارە دوای نیوەڕۆیتر خەڵک بەشداربووەکانمان شمەکەکانیان بێنن عەرزیکەن و سبەینێ سەعاتدا ئێمە ئیفتتاحی بازاڕێکی ئەکرێ بازاڕەکە وەکوتم بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێ بێگومان بە تەجروبەی ساڵانی ڕابردوومان دیارە بە سەدان و بە هەزارەهان خەڵک ڕووە کاتە هەڵەبجە تەسەوڕەکەین زیاد لە 100,000 گەشتیار ڕوو بکاتە هەڵەبجە لە شارەکانی تر و بگرە لە ناوەڕاست و خواروی عێراقیشەوە خەڵک دێ و هەندێک میوانیشمان لە ڕۆژهەڵاتەوە دێن بۆیە ئەمساڵ ئێمە بۆ خۆمان ئامادەکارێکی زیاترمان کردووە تەسەوڕەکەین بە تەجروبەی ساڵان ساڵ بە ساڵ ئەم فستیڤالە فراوانتر بووە گەشەی کردو ئەم ساڵیش هەنگاوێکی کە چێتە پێش بە پشتیوانی هەموو ئەو دۆستانەی لە کشتتوکال لە حکوومەت لە تۆڕ ڕێکخراوەکان لە خۆبەخشەکان هەموو ئەمانە بەشدار بۆکانمان ئینشاڵڵا فستیڤالێکی چاک بەڕێوە بین ئەم ساڵ